کۆمەڵکە ئەمڕۆ دەمانەوێت پێی بڵێن ئیتەقی الله حەیثوما کونت، لەخوا بترسە ئەو کەسێک کە لە هەر جێگا و لە هەر شوێن و پلە و پۆست و مەکانێکدای بە برایانی پۆلیس و ئاسایش و پێشمەرگە و هێزە ئەمنیەکان دەڵێن لەخوا بترسن برایانی بەڕێزم. ئەو خەڵکی کە دەیبینین لەو پەڕی دژواری ژیاندایە بۆیە ڕاپەڕیوە و ڕاچڵەکیوە. ئێوە دەستی خۆتان بپارێزن لەوەی کە خوێنی خەڵک بڕێژن، لەخوا بترسن لەوەی کە خەڵکی جەرگ سوتاو بکەن، کە باوکو و دایکێک جەرگ سوتاو بکەن. پێتان دەڵم برایانی خۆم لەخوا بترسن لەوەی کە ئەزیەتی ئەو گەنجە هەژار و نەدارانە چەندان گەنجمان هەیە لە تاو هەژاری دەناڵێنێ ناتوانێ ماڵ و حاڵێک بۆ خۆی پێکەوە بنێ، تخوا مەیکوژە، تخوا گولە بە سینگیەوە منێ، تخوا بەرامبەری مەوەستەوە بە تونند و تیژی. ئەرکی تۆ ئەی برا شیرینم، ئەی هێزی ئەمنیەکان، ئەرکی ئێوە ئارامکردنەوە و هێورکردنەوەی وەزعەکانە، نە بە تونند و تیژی، نەک بە چەک و هێز و ئەسلحە، بەڵکو بە شێوازێک دەبێ ئێوە هێزی ئەمنین خەڵکی هێور بکەنەوە و وعد و بەڵێنێک بدەن کە وعد و بەڵێنێکی ڕاستەقینە بێ بۆ قیامەتتان، ئەو پێی سەرفراز بن. بۆیە پشتگیری کەس مەکەن کە زوڵم دەکات. ئەی هێزە ئەمنیەکان پێتان دەڵێم ئەگەر بڕیارێکتان بۆ هات پێتان وترا تەقە بکەن لە خۆپیشاندەران یان لەو کەسێک کە دەڕژێتە سەرجادە، ئەو فەرمانە جێبەجێ نەکەی. لا طاعة لمخلوق في معصية خالق. گوێڕاڵی فەرمانبەرداری هیچ کەسێک ناکرێت کە سەرپێچی خوای پەروەردگاری تێدا بێت. کەواتە برای شیرینم، کاتێک کە تۆ گولەیەک دەتەقێنی بزانە کەسێکت کوشتووە، بزانە کەسێکت خەڵتانی خوێن کردووە، بزانە کەسێکت جەرگ سوتاو کردووە، بزانە کەسێکت هیوا بڕاو کردووە. نەکەی ئەو کارە نەکەی. دیفاع بکە لەسەر و ماڵ و ناموسی موسڵمانان، بەڵام دیفاع نەکەی لە زاڵم و ستەمکاران. ئاگادار بە، چونکە زاڵم و ستەمکاران کاتێک کە تۆ دیفاعیان لێ بکەی ئەوان درێژە بە زوڵم و ستەمی خۆیان دەدەن. ئاگادار بن، خۆتان تووشی ئاگر نەکەن بەهۆی ئەوەی کە پشتگیری دەسەڵاتدارانی زاڵم بکەن.